لە بەریتانیا دەست بۆ دۆسەیەکی تۆز لەسەر نیشتوو دەبرێت. دۆسەی کوشتنی منداڵی تازە لەدایک بوو. ئەم تاوانە هێندە قورسە ڕەنگە هەر کەسە و لای خۆیەوە بڵێت کێ دەتوانێت مناڵێک بکوژێت کە تازە چاوی بە دنیا هەڵهێناوە. بەڵام ڕووداوێکە و ئێستا میدیا و خەڵکی بەریتانیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هەرچەندە ڕووداوەکە ساڵی 2015 ڕووی داوە، بەڵام بەهۆی بەردەوامی لێکۆڵینەوەکان تا ئێستاش بابەتەکە پرسێکی گەرمە و هەرڕۆژە و زانیاریەکی نوێ دەبێتە مانشێتی میدیا و ڕۆژنامەکان. ئێستا سەرنجتان بۆ وردەکاریەکانی ڕووداوەکە و چۆنیەتی ئاشکرابوونی ڕادەکێشم. حوت ساڵ بەر لە ئێستا لە نەخۆشخانەیەکی بەریتانیا بە شێوەیەکی ناسایی ڕێژەی مردنی منداڵی تازە لەدایک بوو بەرز بووبووەوە. پاش زیادبوونی گومانەکان بەرپرسانی نەخۆشخانەکە لێکۆڵینەوەیان لەسەر دۆسیەکە کردو بۆیان دەرکەوت پێش ساڵی 2015 ڕێژەی مردنی مناڵان لەو نەخۆشخانەیە کەمتر بووە، بەڵام لە دوای ئەو ساڵەوە ڕێژەکە بەرز بووەتەوە. دواتر بەرپرسانی نەخۆشخانەکە پۆلیسیان لە ڕووداوەکە ئاگادار کردەوە. لە لێکۆڵینەوەکانی پۆلیسدا شتی جیاواز دەرکەوتن. ئاشکرا بوو مردنی مناڵەکان لەو کاتەدا بووە کە کاتی دەوامی پەرستارێکی نەخۆشخانەکە بووە. بۆ دڵنیابوون لە ڕووداوەکە ئیدارەی نەخۆشخانەکە دەوامی پەرستارەکەیان لە شەفتی شەوانەوە گۆڕیوە بۆ بەیانیان. دەرکەوتووە مردنی مناڵەکان لە شەفتی بەیانیانیشدا زیادی کردووە. ئەمە بەڵگەیەکی ڕوونی داوەتە دەستی لێکۆڵینەوەکان لە دۆسیەکە. لوسی لێدبی پەرستارە 32 ساڵانەکەیە کە پەنجەی تۆمەتی بۆ ڕادەکێشێت. بە گوتەی داواکاری گشتی پەرستارەکە تۆمەتبارە بە کوشتنی 7 منداڵی تازە لەدایک بوو کە هەندێک جار لە هەوڵی کوشتنی منداڵەکان سەرکەوتوو نەبووە، بۆیە 2 تا 3 جاری تر هەوڵی داوا تا مناڵەکانی کوشتووە. ئەم پەرستارە تەنها بەوە شەوە نەوەستاوە، بەڵکو هەوڵی کوشتنی 10 منداڵی دیکەی داوە. نیک جۆنسۆن کە داواکاری گشتیە لە دادگای مانچستەر کراون گوتوێتی ئەو پەرستارە کەسێکی خراپەکار بۆ لە نەخۆشخانەکەدا. لە لێکۆڵینەوەکانی پۆلیسدا شێوازی کوشتنی مناڵەکان ڕوونکراوەتەوە و دەرکەوتووە دەرزی ئەمسۆلین و دەرزی هەوا بانقەس کراوەتە ناودەماری مناڵە تازە لەدایک بووەکان کە ئەماش بۆتە هۆی دابەزینی لە ناکاوی ڕێژەی شەکری خوێن و بەهۆیەوە مناڵەکان گیانیان لەدەستداوە. تەنها بەڵگەکانی پۆلیس پەرستارەکە تۆمەتبار ناکات، بەڵکو لە دانیشتنی سێم ڕۆژی دادگایکردنەکەدا کە ڕۆژی سێشەممە بەڕێوەچوو دایکی یەکێک لە مناڵەکان گوتوێتی بە چاوی خۆی پەرستارەکەی بینیوە کە مناڵەکەی کوشتووە. کوشتنی مناڵی ئەم دایکە لە 3 ئابی 2015دا ڕووی داوە، کاتێک دایکی مناڵەکە سەردانی ژووری مناڵەکەی کردووە لە نەخۆشخانەکە. بینیوێتی لە دۆخێکی خراپدا بووە و خوێن لە دەمی هاتۆتە دەرەوە. پەرستارەکەش پێی گوتووە متمانەی پێ بکات و بگەڕێتەوە شوێنی خۆی. دایکەکەش بە قسەی کردووە و گەڕاوەتەوە. ئێستا کە پەرستارەکە تۆمەتبار کراوە دەگوترێت لەو کاتەدا فێڵی لە دایکی ئەو مناڵە کردووە و مناڵەکەی بە لێدانی دەرزی هەوای کوشتووە. 18 مانگا پەرستارەکە لە زینداندایە. سەرباری بەڵگەکانی دادگا و لێژنەکانی لێکۆڵینەوە، بەڵام تۆمەتەکان ڕەت دەکاتەوە. بەشێک لە هاوڵاتیان و خاوەن سکاڵاکان ڕەخنە لە دادگا دەگرن کە کەیسەکە لە ساڵی 2015 ڕووی داوە، بەڵام دوای 7 ساڵ هێشتا یەکلایی نەبووەتەوە. وەڵامی دادگاش کەرەنتینە و ڤایرۆسی کۆرۆنا بووە تا هۆی دواخستنی دانیشتنەکانی دادگا. چاوەڕێ دەکرێت تا 6 مانگی داهاتوو پرۆسەی دادگایەکە بەردەوام بێت. بە پێی یاسای بەریتانیا قورسترین سزا بۆ تاوانی کوشتنی بە ئەنقاس زیندانی هەتاییە.